ئێمە کۆمەڵە گەنجێکین وەکو ئۆرگانایزیشنێک وان بەشداریمان کردووە لەم کۆنفڕانسایە کە پێوترێ ئایتۆک. ئایتۆک بریتیە لەوەی کە کۆمەڵە کەسێکی بە ئەزمون و ئەزموندار لێرە بەشداری ئەکەن و باسی ئەو شتانە ئەکەن کە لە ژیانی خۆیان نابینیویانە و کورتێک لە ژیانی خۆیان و سەرکەوتنەکانی خۆیان پیشانی خەڵکن. ئێمە وەکو سنتەرێکی جوانکاری لە شاری سلێمانی بەشداریمان کردووە لە کۆنفڕانسی ئایتۆڵکە کە کۆنفڕانسی ئایتۆڵ خۆی لە خۆیان گرنگێکی هەیە بۆ کۆمەلگا بۆ گەنجان کە باسی ئەوە ئەکات گەنجەکان شکستەکانیان بقۆزنەوە و سوودی لێوەرگرن بۆ سەرکەوتنیان. سبارت جرکت مدرسه ورزه مدرسه ما همی بابت تیناین یت کچکا و کرکا بچیک و مازن نیلی و رصاصی موجبی هر سال دی و اف ساله تشتی اف ساله لاوترش هر سال دی سعری تو جرزانترش هر سال دی گلک فرقین گل سالت بوری ایک سالی حتی شش رصاصی چت ایکی حتی سیجی نیلی چت یت سرتای جی رش و نیلی و مشکلت کلت خود بهای و نرماله باشه یعنی سعرک مناسبه گل قمیص سعرک مناسبه الحمدلله و قماش باشه ترکیه نصینینه يعني ان شاء الله صالح همي طلبات دي كده برخا قماشي Во-первых, хочу поздравить всех москвичей с этим замечательным праздником. Невероятно прекрасное происходит сегодня на Тверской улице. Тут такие невероятные ходулисты. Мне прям нравится было что-то. Столько прекрасных локаций, где можно научиться что-то делать, посмотреть, как поют, танцуют. Мне кажется, с каждым годом происходит все масштабнее и масштабнее, улучшается жизнь города. Вообще, я невероятно люблю Москву и рада, что живу здесь. Устраивает наше правительство мероприятия для гостей, жителей столицы, для гостей, потому что праздники проходят очень масштабно, очень увеселительно, каждый год делают какие-то новые новшества. Ощущение праздника, веселья, люди улыбаются, радуются, дети довольны, гости довольны, жители довольны. Я думаю, что это самое главное.